جەنابتان و بۆ بینەرانی NRT و سواسیش بەم شەوە ماندوو بوون لەگەڵمان. دیارە ئەو ڕێککەوتنەی نێوان هەرێم و بەغدا ئەوە نییە تەڕەفێک لەم دوو تەڕەفە ئەعلانی ئەوە بکا بڵێ کۆتایی هاتوویان نەماوە، چونکە بە یاسا ئەمەمان ڕێخستووە و لە قانونی موازنەی ساڵی 2021 دەنگی لەسەر درراوە، واتە بۆ بە یاسا تاکو یاسایەکی تر دەرەکەین ئەم ڕێککەوتنە ساری مەفعولەواتە هەر بەردەوامە بێت ئەمێنێتەوە سەر جێبەجێکردنەکەی ئایا جێبەجێ ئەکرێ جێبەجێ ناکرێ ئەوی زۆر ڕوونواشکرایە دەبێت هەردوو لار لەسەر جێبەجێکردنەکەی متفق بن و هەردوو لاش قەناعەت بە یەکتری بکەن لەسەر شێوازی ئەو جێبەجێکردنە یاسایەکە نووسراوەتەوە پێچووپەنای تێدا نییە ئەمێنێتەوە سەر ئەوەی کەوا قەناعەتی هەردوو لا بۆەوەی کە قسەی لەسەرەکەن ڕەنگە جاری وا هەیە دۆخە سیاسێکەوە ئیجابی کردووە کە بەغدا بە شێوەیەکی تر قسە بکە و یانیش هەرێم بە شێوازێکی تر قسە بکە. ئەوەندەی کە ئێمە ئاگدارین هێشتاکو گفتوگۆی هەردوو حکوومەتەکە ماوە سەبارەت لەسەر ئالێتی جێبەجێکردنەکە ئەو ئالێت هێشتا بە تەواوەتی یەکلا نەبووەوە، بەڵام لە دوهاتنی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەغدا هەندێک سوفەهم هەبووە لە نێوان هەردوولا لە کۆتاییەکان بە تایبەتی لەلایەن خودی وەزیری مالی واتە وەزیری مالی عێراق مەبەستمە وەزیری دارایی حکوومەتی فیدرال مەبەستمە، بەڵام گفتوگۆیەکان بەردەوامە کۆتایی نەهاتووە بۆی وەکو خۆی تا ئێستاکە گفتوگۆ لەسەر ئەو ئالێتی جێبەجێکردنە بەردەوامێتی هەیە. باشە، تۆ دەزانی کە لە مادەی 11 تایبەتە بە هەرێمی کوردستان لە یاسای بودجەی عێراق لە 2021 یعنی هەردوو ڕێکارەکەی دیاری کردو چ بۆ حکوومەتی عێراقی چ بۆ هەرێمی کوردستان، یعنی چ شتێک نەکراوە کە ینی هۆکار بێ بۆی کە ڕێککەوتنەکە وەک خۆی جێبەجێ بکرێت یان ڕێگرە لەبەر دەم جێبەجێکردنی ڕێککەوتنەکەیە. تۆ باسی لەوە کرد کۆمەڵک سوکە تەفاوم لە بینێوانیاندا هەبووە، باسی لە وەزیری داراییش کرد، چی ڕێگرە؟ ئەو سوفەهمە ئەوەیە کە یەکتری قەرزاربارەکرێت، یعنی حکوومەتی بەغدا پێی وایە هەرێم قەرزارە، هەرێمیش پێی وایە حکوومەتی بەغدا پێی قەرزارە، ئەمە یەکلان نەبووەوە تا ئێستاکە شێ بە شێ قەرزارە بە حەقیقەت. ئەمە یەکێکە لە هەرە نوقتە موهیمەکانی جێبەجێکردنی ئەو مادە یاسایی ناو قانونی موازنە، بۆیە ئەمە کەمیش نییە بەڕاستی دەرکەوێت بە پێی هەموو ئەو دۆکۆمنتانی کە فەرمینە نێوان هەردوولا شێ بە شێ قەرزارە. ئەوە یەکێکە لە کێشە گرنگەکان و ئەوە یەکێکە لە هۆکاری ئەوەی کە سوفەهمێ دروست بێت لە نێوانیان. باشە، ئەو گرفتانەی کە دروست بوون پەیوەندی بە هەڵبژاردنەکانەوە هەیە، پەیوەندی بە فشاری لایەنە شیعەکانەوەیە لەسەر حکوومەتی عێراقی، چ شتێک کاریگەری دروست کردووە کە بۆتە ڕێگر یاخود لەمپەر جێبەجێکردنی ئەو ئێمە سەرەتا لە بیرمان نەچێت ئێمە ئەم یاسایەمان کاتێک کە لە پەرلەمانی عێراق طبعاً بە هەوڵی هەموو لایەک و پێش هەموو لایەکیش وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵی باشیان بینی لە ئەوەی کە گەشتینە ئەو ڕێککەوتنی کە لە پەرلەمان دەگمانە سەریدا. لە بیرمان نەچێت لە ساڵی ئینتیخابات ئەم یاسایە دەنگی لەسەر دراوە، بۆیە جێبەجێکردنەکەشی هەر لە نێو ساڵی ئینتیخاباتە بەپێی ئەو ماوەی دیاریکرابێت دەیدا هەڵبژاردننی پێشوەخت لە عێراق ئەنجامەدرێت، بۆیە تۆزێک قورسە بینرێت کەوا چۆنێتی بتوانن لایەکیان لەگەڵ ئەوەی تر شێوازێک لە لێبوردووی هەبێیان شێوازێک لە چوونە پێشەوەی زیاتری هەبێ بۆ ئەوەی تر، چونکە وەکو وتم ئێمە لە ساڵی ئینتیخاباتین لایەنە سیاسی عێراقیەکان ئەم بابەتی موچە و بودجێ حکوومەتی هەرێمی کوردستان یەکێکە لە خاڵەکانی بانگەشیان بۆ هەڵبژاردننی پێشوەخت لە عێراقایە، بۆیە ئاسان نییە ئەو کارێکی قورسە بە حەقیقەت. باشە کاگرێبات، تۆ دەزانی کە لە نێو ڕێککەوتنەکە بۆ نمونە 250,000 بەرمیل لەوتی بە نرخی سۆمە بۆ هەرێم دیاری کردەوە کە بیداتە عێراقی حکوومەتی عێراقی داهاتی ناوخۆ خاڵە سنوورەکانیشی بە ڕێژەکە دیاری کردووە، هەرێم ئەمانەی کردووە تاوەکو داواکە حکوومەتی عێراقی ڕێککەوتنەکە جێبەجێ بکە. حکوومەتی هەرێم لە دواهاتنیان بۆ بەغدا لە دوای تەمریری ئەو قانونا تەواو ئەوەیان پیشانی عێراقیەکاندا باڵین حکوومەتی فیدرالی عێراق بۆی کە ئەوان ئامادەن بۆ جێبەجێکردنی ئەوەی کە لێنەوە یاساکە هاتووە، بەڵام وەکو ئاماژەم پێی کرد کە ئەگەڕێینەوە بۆ ڕابردوو یان بۆ هەر لە نێو چەند مانگێک لە ڕابردووە لە نێو ئەم ساڵە کەوینە سەر مناقەشەی ئەوەی کە لایەک بەوەی تر ئەو
تۆ قەرزاری یعنی حکومەتی بەغدا پێی وایە حکومەتی هەرێم قەرزارە بە بەغدا و هەموو ئەو دۆکۆمنت و ئەوراقانی کە لای هەرێمی کوردستانشە کاتێک کە تەماشایەکەی بەغدا قەرزارە بە هەرێمی کوردستان ئەمە یەکلانە بۆتەوە پێویستە کە جورئەت هەبێت لە قەراردان لەلایەن حکومەتی فیدراڵە بۆ یەکلاکردنەوەی ئەم مەلەفە بەڕاستی من پێم وایە تا ئەم مەسەلە یەکلا نەکرێتەوە جێبەجێکردنی ناوەڕۆکی ئەو یاسایە نەقتی قورسە بینە باش ڕێکەوتن لە نێوان هەردوو لایە هەیە بەڵام جێبەجێ ناکرێت ئەتوانین بڵین کە پەیوەندیەکانی عێراق و هەرێم کێشەی گەورەی لە بەردەمایە پاشەکشەی کردووە دۆخی ناوچەکە ئەوە بە پێویست سەزانەیە کە هەردوو لا پەیوەندیەکانیان باشکەن بە حەقیقەت هەرێمی کوردستانیش پێویستی بە پەیوەندێکی باشە لەگەڵ حکومەتی فیدراڵ و حکومەتی فیدراڵیش پێویستی بە پەیوەندی هەیە هەندێک ئەحداسەیە کە لە مەنتیقەکەیە ڕەنگە تۆزێک ڕوویدا بێ و یانیش ڕووی نەداوە و ڕوو ئەدات بۆیە پێویستە کات کە هەردوو لە پەیوەندیەکانیان لەگەڵ یەکتریا باشکەن بۆ بەرژەوەندی هاوڵاتیان خراپی پەیوەندی لە نێوان ئەم دوو حکومەتە زەرەرۆزیانی زیاترە بێ و پێشم وایە زەرەرۆزیانەکەی زیاتر بۆ هەرێمی کوردستانە بێت ئێمە پێویستیمان بۆیە پەیوەندیەکانمان لەگەڵ حکومەتی فیدراڵ باشکەین و لە بیرمان نەچێت ئێمە شەریکین و شەراکەتمان لەو حکومەتە هەیە دەبێت بۆ چاوەوە تەماشای حکومەتی فیدراڵکەین و لەو ڕێگایشەوە پەیوەندیەکانمان باشکەین لەگەڵ هەموو ئەو بەرپرسانەی کە بەشدارن لە کابینەکەی ئێستای حکومەتی فیدراڵ کابینەکی بەڕێز کازمی ئەمانە هەمووی گرنگە بەلای ئێمە بۆیە پەیوەندی باشی لەگەڵ بەغدا من پێم وایە دەبێت یەکێک بێت لە بەرنامە و کارنامەی حکومەتی هەرێمی کوردستان و ئەوە تەوەجه و کارکردنی هەموو حیزبە کوردستانیەکانیش بێت یعنی تکایە وەکو خۆی تەفسیری بۆ بکرێت پەیوەندی باشیمان لەگەڵ حکومەتی فیدراڵ لە بەرژەوەندی هاوڵاتیانی کوردستانە و لە بەرژەوەندی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە ناوچە کێشە لە سەرەکان و لایەن هەیە کە بێوێت بەم شێوەیە واقعەکە نەبیندێ هیچ لایەنێکەیە کەوا مامەڵە بکە کە بێوێ پەیوەندیەکان تێک بچێت چکە وا قساکی کە ئانیتکا دەکەی کە باشی پەیوەندیەکان تۆوا دەڵێیت باشی پەیوەندیەکانی هەردوولا لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە گەر ئەوە ڕوونکەیتەوە هیچ لایەک ئەوێت کە گرفت دروست بێت لەم پەر دروست بکات یعنی بەڵێ بەداخەوە یعنی کارێکی وا کراوە کە کاتێک هەر یەکێک لە ئێمەمانان یعنی هەر کەسێک لایەنێکی سیاسی بە شێوازی قسە بکات ئەبینیت جوزۆر جار ئەتیهامەکرێت یعنی ئێمە بێ بە تەبیعی وەری بگرین کە پەیوەندیەکانمان دەبێت هەمومان داوا بکەین لەگەڵ بەغدایە باشیکەین و بەغداش پێویستی بە هەرێمی کوردستانە کە ئەو پەیوەندیە باش بێت ئەوە لە بیر نەکەی چەند پەیوەندیەکان باش بێت ئەوەندە ئێمە ئەتوانین سەقامگیری و خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانی خۆمان بەردەستکەین و بەعکسەوەش خراپتری یەکەین بۆیە ئەمە لە بەرژەوەندی هاوڵاتیانە ئەمە لە بەرژەوەندی شخصێک و لایەنێکی سیاسی نییە بەتەنها هیچ لایەنێکی سیاسی ناتوانێت بەتەنها خۆی پەیوەندیەکانی باش کاو بڵێ بۆ هەموو خەڵکی کوردستانە بەڵام هەموو کابینەکەی حکومەتی هەرێمی کوردستان و هەموو لایەنە سیاسیەکانی کوردستان پێکەوە ئەو تەوەجۆیان هەبێت من پێم وایە ئەو کاتە لە بەرژەوەندی تێک ڕای دانیشتوانی هەرێمی کوردستانە ئەبێت ئەو پەیوەندی باشە باشە پێش 2 هەفتە ینی کاک رێبوار نازاندرێت کە چی ڕوەدات پێش 2 هەفتە حکومەتی هەرێم ئەلانی کرد کە 200 ملیار دێت لە بەغداوە و پەیوەندی تەلەفۆنی سەرۆکوەزیرانی هەردوو لە بڵاو کرایەوە کە بەم نزیکانە 200 ملیار دێ و ڕێکەوتنەکە نزیک دەبێتەوە لە جێبەجێکردن و سولفەیەکی 200 ملیاری دێت هیچ نەبینرات یان چی ڕوودەدا لە نێوان ئەم دوو لایەنە وەوەی کە ئەلان کرابوو بۆچی کە جێبەجێ نەکرا من پێم وایە کە پەلە نەکرێت لە ئەعلانکردنی هەر شێوازێک لە گفتوگۆ یان شێوازێک لە ڕێکەوتن لە ئەعلامەوە چونکو نەتیجەکەی پاش ماوەیەک عکسەکەی ئەبینرێت و پێم وایە هاوڵاتیانی کوردستانیش ئێستاکە بێتاقەت بوونە لەوەی هەر جارێک مژدەیەک بە کوردستانیان بدرێت و باڵام عکسەکەی دێتە دی پێویستە پەلە نەکەین و چونکو حکومەتی فیدراڵیش ئەم کابینەی ئێستا ئەو قوت و توانایی نییە کەوا وعد و بەڵێنەکانی خۆی جێبەجێ بکە کاتێک لەگەڵ بەرپرسێکی حکومەتی هەرێمی کوردستان قسە ئەکات ئەبێ زۆر لەم مەسەلە تاکید بین و لەم مەسەلەیە پەلە نەکەین لە قسەکردن لەسەری و هەوڵیش نەدەین دەستکەوتەکانی حکومەتی هەرێمی کوردستان بە شخصانە بکرێت یعنی ئەمە حقیقەتە من لێرە ئەتیهام هیچ کەسێک ناکەم بەڵام من بە حقیقەتە بینم گەر بەڕوونتر قسە بکەی کێ دەیەوێ بە شخصانە زۆر جار لە بەغداوە شەوە بینم
تۆ من مەبە بابەتێک کە نامەوێ قسەی لەسەرها بکەم، من باسی شێوازی ئیشکردن و کارکردنم کرد لە ناو کابینی حکوومەت زۆر باش کوردستان. ئەمە بە حقیقەت باش ئەمە تێبینی کەسێکە لە دوورەوە مابینێت. پێشم وایە ئەم تێبینە زۆرێک لە دانیشتوانی هەرێمی کوردستان ئەو تێبینیان باشە. کاک ڕێبار بەلێ نەکەین و دڵنیاش بین لەوە، یان حەزەکەم دڵنیا بن کە ئەم کابینی ئێستای حکوومەتی فیدراڵ ئەو کابینە بەهێزە نییە کەوا بتوانێت هەموو بەڵێنەکانی و هەموو گفتوگویانی کە قسە ئەکا لەگە بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ بکات. باشە. تۆتی کە پێویست بوو پەلە نەکرێت، یعنی هەندێک سەرنجیان وا بوو کە ڕاگەیاندنی هەندێک بابەت گرفت دروستەکە بۆ نەوە پەیوەندی کردنیوە هەردوو سەرۆکوەزیران ئەنجام درا هەرێم و بەغدا لانەشەکانی تووڕەتر کرد لە حکوومەت، فشاری زیاتریان کرد لە حکوومەتی عراقی. باشتر نەبوو کە بێدەنگی هەڵبژێردێت تاوەکو پارەکە دەگاوەکو وەنگاوی یەکەم و کاتە ئەعلانیش کرایە ڕەنگە ئاسانتر تێپەڕێەوە نییە؟ کێشەکە لە ئێستادا لە عێراق هەموو شتێک گۆڕاوە، یعنی نردنی پارە خێر نییە بە کوردستان بکرێت. مافی کوردستانیان و حکوومەتی هەرێمی کوردستانیش حەقی خۆیەتی کە تاکید لەسەر ئەو مستحقاتە دارایانی خۆی بکە، بەڵام کێشەکە لەوەیە ئێستا هەموو شتێک لە عێراق گۆڕاوە. ئەبینیت سەرۆک وەزیرانە یان حکوومەتی فیدراڵە بە ئاراستەیەکە چێت لایەنە سیاسەکان بە شێوازێکی دیکە بە ئاراستێکی تریەبن، چونکو وەکو ئاماژەم پێی کرد لە سەرەتا ئێمە لە ساڵی ئینتیخاباتین، کاتێک لە ساڵی ئینتیخاباتە بین زۆر شت ئەگۆڕێت، مزایدات دەست پێ دەکات و هەڵوێستەکان ئەگۆڕێت و هەر لایەنێکی سیاسی بەو ئاراستەیە خیتابی سیاسی خۆی ئاشکراکە کە لە بەرژەوەندی لایەنە سیاسەکەی خۆی بێت، نەک لە بەرژەوەندی هاوڵاتیان بێت یان لە بەرژەوەندی کوردستان بێ یان لە بەرژەوەندی بەغدا بێ. ئەمە حقیقەتە. بۆیە ئەمە لە ساڵی ئینتیخاباتین، ساڵی ئینتیخابات دەبێت زۆر زیاتر بە حەزەرەوە تەعامل بکەین لەگەڵ ئەو دۆسیانی کەوا لەگەڵ بەغدایەمانە. باشە. بەڵام وەزیری دارایی عراق دەڵێت هەرێم قەرزاری بەغدایە و دەبوو هەرێم پارەی بناردایە، یعنی ئەمە دەلیلە بۆی کە بەغدا ئامادە نییە پارە بۆ هەرێمی کوردستان بنێرێت. ئەوە قسەی وەزیری دارایی عێراقا کە لە کۆبنەوەکان قسەی لەسەر کردبوون، بەڵام ئەم مەسەلەیەک شتایەک لا نەبووەوە چێ بەشی قەرزارە و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو بەڵگانی کە پێویستە ئامادەی کردووە کە بەغدا قەرزارە بە هەرێمی کوردستان. بۆیە ئەم مەسەلەیە شتایەک لا نەبووەوە بەحقیقەت. ئەوە ڕای وەزیرە، بەڵام ڕەنگە لەولاشەوە ڕایەکی تر هەیە، ممکنە ڕایەکی وەزیر تەواو نەبێت وەزیری دارایی حکوومەتی عێراق. لە سەرەتای ڕێکەوتنەکەی کە ڕاگەیەندا لە یاسای بودجەی 2021 عراق ینی قسەیە کرا وترا کە هەرێم ویستی جێبەجێکردنی نییە، تەنها بە دوای دەواازەیە کاگەڕێ بۆ فرۆشتنی نەوتەکەی بە ڕێگەیەکی یاسایی. هەز ناکەی کە ئێستان بۆ چوونە نزیکە لە ڕاستیەوە؟ یعنی ئەگەر ئێمە لە هەرێمی کوردستان یان پەرلەمانتارانی کورد بەگشتی ئەگەر هەر هەنگاوێ بنین لە پێناو باشکردنی دۆخی هاوڵاتیانی کوردستان، پێم وایەوە ئەرک و واجبی هەمومانە. زۆرێک جار یعنی ڕەخنە لە هەرێمی کوردستان نەژیرێت کە نەوتەکەی بە سعرێکی زۆر کەمتر لە عێراق فرۆشترێت و هەمووشمان ئەوەمان پێ ناخۆشە بەڕاستی. بەڵام هۆکاریش هەبووە بۆ ئەوەی کەوا هەرێمی کوردستان وا بکایە. لە 2000 لە ناوەڕاستی 2013ەوە قورگی هەرێمی کوردستان ژیراوە لەوەی کە بوجە و هیچ مستحقاتێکی دارایی بۆ نەڕۆشتۆکو پێویست و شەڕی داعش و میزانی قورسی شەڕی داعش لەسەر شانەی هەرێمی کوردستان زۆر قورسی بەخۆی بینی و هاوڵاتیانی کوردستان و فەرمانبەرانی کوردستان باجی قورسیاندا لە نەتیجەیە. بۆیە هەرچی هەنگاوێک بنین لە پێناوەوەی کە یەک لیتر نەوتی کوردستان، نەوتی خامی کوردستان بە سعرێکی باشتر بفرۆشم، پێم وایەوە کارێکە دەوێت هەموو لایەنەکان بیکەین و هەمووشمان هەنگاوی بۆ بنین. ناکرێت سەروەت و سامانی کوردستان بەتاڵان بڕوات، ئەکرێت ئەمە کاری بۆ بکەین و پێشمامە کاری هەمومانە، نەک تەنها ئێمەمانان لە پەرلەمانی عێراق و پەرلەمانی کوردستانیش و هەموو بەرپرسەکان لە نێو حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی جدی بنن بۆی کەوا سامانی سروشتی لە هەرێمی کوردستان بە سعرێک لە بازاری جیهان بفرۆشێتەوە مای ئەوە بێکەوە قسەی لەسەر نەگەیان مای ئەوە بێکەوە نزیک بێت لە وڵاتانی دەوروبەری خۆمانەوە. بۆیە پێم وایە ئەگەر کارێکش لەم شێوەیە بەشێک بێ لە کارەکان ئەمە کارێکی خراپ نییە. بۆیە چونکو بە نەتیجە ئەوە داهاتە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەیکاتە نێو موازنەکەی خۆی کە بتوانێت کارەکانی هەرێمی کوردستانی پێوە بەڕێوە. باش کەواتە پێت وایە کە تا
کاتی هەڵبژاردنەکان دۆخەکە بەم شێوە دەمێنێتەوە واتە ڕێککەوتنەکان جێبەجێ نەکرێن پارەنەیە بۆ هەرێم یان ئەوەی کە لەسەری ڕێککەوتن کراوە تا کاتی هەڵبژاردن بەم شێوەیە دەمێنێتەوە بە بڕوای تۆ لەسەر مووقفی سیاسی و لەسەر مووقفەکانی هەموو لایەک ئەوەستێت یعنی زووە بڵین دۆخی دارایی لە نێوان ئەم دوو لایەنە وەکو خۆی ببینێتەوە تا انتخابات یان دو انتخابات یعنی ناتوانین ئەو قسە بکەین بە حقیقەت و هەر لایەنێک یان هەر پەرلەمانتارێک یان هەر سیاسیێک ئەم قسە بکە پێم وایە تووشی هەڵا بێت چونکو ئەحداسەکان بەپەلە بۆ ڕەنکاری لەسەرادێت و انتخاباتی پێشوەخت لە عێراق ئاکرێت و بەغداش پێویستی بە پشتیوانی هەموو لایەنە سیاسی کوردستانیەکانە بۆ ئەوەی پێکەوە بتوانن انتخاباتێکی باش ئەنجام بدرێت لە هەموو عێراق و بە کوردستانشەوە و ڕەنگە بابێن چۆنە لە نێوانگیری هەبێت نێوانگیری ئەقلیمی لە نێوان ئەم دوو حکومەتەشا هەبێ بۆ ئەوەی کەوا زیاتر نزیکان کەنەوە لە یەکتری هۆکارەکەشی ئەوەیە کە بەرەو انتخابات دەچین و ئەگەر بەرەو ئەگەر انتخاباتیش ئەنجام نەدرێ ئەوە قسێکی تر ئەکرێ بە حقیقەت ئەمانە هەمووی زۆر قسەی لەسەر بکەین چونکە وەکوتم یاساکەمان هەیە ماوەتوە سەر ئالێتی جێبەجێکردنەکەی بۆ شێوازە بە تەواوەتی قسەی لەسەر بکەین باشە هەر ئەو کات کە ڕێکەوتنەکە کرا بەشێک هەم ئەوانەی کە لە بەغدا بوون وەکو ئێوەمانان پەرلەمانتارەکان و هەندێکش لێرەوە چاودێرانی سیاسی وتیان بە تەنها ڕێککەوتن لەسەر وەرەقەیەکی هاوبەشی نێوان هەردوو حکومەتەکە کافی نییە پێویستی بە اتفاقی سیاسی هەیە چەند لایەنێکی حیزبی تۆ ئاگاداری و لە بەغدا بووی بە جیا ڕێککەوتن و چاوپێکەوتنیانە بوو لەگەڵ لایەنە عێراقیەکان باشتر نەبوو کە بە هاوبەشی جۆرێک لە هەمانگی لەگەڵ لایەنە سیاسەکان بکرای وەکو وەفدی هەرێمی کوردستان و لایەنە سیاسەکان هەرێمی کوردستان تا بتوانرا کە ئەم ڕێککەوتنە وا بخەنە سەر سکە و جێبەجێ بکرێ وەکو خۆی هەموو لایەنێکی سیاسی مافی خۆیەتی بچێت چاوپێککەوتن و وەکۆبوونەوە ئەنجامدا لەگەڵ لایەنە سیاسەکانی عێراق بەڵام ئەمە وەکو لایەنێکی سیاسی بەڵام کاتێککە وەکو حکوومەت قسەکەین دەبێت هەمووان پێکەوە لەگەڵ حکوومەتی فیدراڵە گفتوگۆ بکەین لەسەر ئەو پرسانێکەوە پرسی نەتەوەییە نیشتیمانیە پرسی چارە نووسازیە و پرسە پەیوەندی بە گوزەرانی هاوڵاتیانی کوردستانەوە هەیە ئەمە دەبێت هەمومان پێکەوە بین بەڵام لەلایەکی تر هەندێک لە هەموو حزبێکی سیاسی لە کوردستان و لە عێراقش مافی خۆی هەیە ئەوەی بێ بۆ کوردستان لایەنێکی سیاسی ببینێ و ئەوەی لە کوردستان و چێوەوەدا لایەنێکی سیاسی ببینێ ئەمە باسێکی ترە بەڵام وەکو ئەوەی کە یەک جیهات هەبوو لە کوردستانەوە کە گفتوگۆیە کرد لەسەر مەسەلەی موازنە و لەسەر مەسەلەی بوجاویش وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان بوو کە ئەو وەفدی بەڕێز قوبات تاڵەبانی و هاوڕەکانی بوون لە کابینەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان باشە بەڵام یەک پرسیاری کۆتاییم کاک ڕێبارەوەیە کە ینی بۆ هاوڵاتێکە ئێستا گوێی لێ ئەمەیە یان بینەری ئەمەیە پرسیارتێبیکەی زۆر ئاسایی زۆر باشە ینی بۆ هاوڵاتێکە ئێستا بینەری ئەمەیە ینی ڕەنگە بیوێ بزانێت چی لە دۆخیەوە گۆڕێ ڕاستە گرفتەکانی باس کرد لەمپەری نێوان هەردوو حکومەتەکەت باس کرد بەڵام بەرزبوونەوەی دۆلار بەرامبەر بە دینار نرخ بەرزبوونەوەی خواردەمەنی و پێداویستەکانی ڕۆژانە دواکەوتنی موچە و لێبڕینی موچە و بەردەوامیەکەی ینی چی لە دۆخی هاوڵاتی دەگۆڕێت چێ بەرپرسیارە لەما تۆ دەزانی هەردوو حکومەتەکە بەرپرسیان لەسەر ژیانی هاوڵاتیانی عێراق و هەرێمی کوردستان بەڵام خۆ ئەوەی کە بارگرانی لە دەستەوەی هاوڵاتیانن ئەوەندەی من ئاگادار بم وڵاتانی ئەقلیمی یانیش ئەتوان بڵێم زیاتر ئەو وڵاتانی کە کاریگەریان هەیە وڵاتە دووەلایانی کە کاریگەریان هەیە لەسەر سیاسەتی گشتی عێراق بەو ئاراستەیە چونکە ناوچەکە بەرەو هێمنی و ئارامی بچێت و بۆ ئاراستێش کارەکەن کە پەیوەندیەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستان باش بێت بۆیە من ڕەشبینیم بە حقیقەت یعنی ئەوەی کە من تەماشایەکەم زیاتر بەرەو دۆخێکی باشتر هەنگاوە نین لەوەی کە بەرەو خراپتر هەنگاو بنین وەکوتم ئەوەی کە بەلای منەوە گرنگە یەک ئیرادەی بەهێز هەبێت لەلایەن هەموو لایەنە سیاسە کوردستانیەکان کە پەیوەندیەکان لەگەڵ بەغدا بە ئاراستێکی باشە برین ئەوە لە بەرژەوەندی هاوڵاتیانە بەڵام ئەوەی کە تەماشا ئەکرێت لە دراوسەکانمان و لە ئەو وڵاتە دەولیانی کە کاریگەریان هەیە وەختم لە عێراق بۆ ئاراستەیە هەنگاونراوەکە ئارامیەکن منطقەکە دروستکەن وە کێشە و خلافەتەکان لە نێوان هەردوو لاش بە ئاراستێکی باشترا بچێت. بەڵێ سوپاس بۆ ڕێبوارتان دامی پەرلەمانی عێراق لە کەرکووکەوە لەگەڵ مامی سوپاس بۆ بەشداریت.